هذه والله وان توابون جماعة يمش دوامي وظيفة يا تأخير بوما أنا هو تأخير بينا بس زي بردك برادر مودي ناصر وأستاذ اسمه مكتبي گەندەڵی یەکێکە لەو کێشە گەورانەی لەو تەحەدیاتانەی ڕوبەڕووی دامەزراوەکانی ئێمە بۆتەوە بۆیە گەر بمانەوێ ڕوبەڕووی ببێنەوە دەبێ بەو پەڕی جورئەت دەبێ بەو پەڕی لە خۆبردوویی ئەم شەڕە بکەین و هەر ڕۆژێک دواتری بخەین سەختتر دەبێت بۆیە وەکو لە پلانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە چەند خاڵێکدا زۆر بەڕوون و ڕاشکاوی پلانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد ڕاگەیەندراوە ئێمە لێرە وەکو ئیدارەی هەولێر وەکو پارێزگای هەولێر هەوڵ دەدەین لە ڕێزی پێشەوە بین پێشەنگ بین بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی لە بەرنامەی کابینەی نوێنی حکوومەتی هەرێمدا هاتوون لە شەفافیەت لە نەزاهەت لە محاسبە و مساءلە لە لێپرسینەوە لە ملکەتبوون بۆ یاسا لە پابەندبوون بە پرێنسیپەکانی دیوانی چاودێری دارایی ئەمە کە ئێستا ڕامانگەیاندوە پاڵپشتی ئەوەی بەڕێزە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بەوەی قەیراین دارایی خۆتان نەزانێ من نەمانتوانیە یادی نوێی 12 بکەینەوە کە هەفتەی داهاتووە ئەمساڵ بە هاوکاری هەردوو دەستگای ئاژانسی ئەمریکی بۆ پەرەپێدانی و سێ دوو دەستگای نەتۆ یەکگرتوەکان بۆ پەرەپێدانی و NDP و لەگەڵ دەستەی دەستپاچی هەڵستین بە هەڵمەتێک بۆ شیارکردنەوە وەکو لە بیدایەتی هەڵمەتەکە ڕاگەیاندە ئێشی دەستەی دەستپاچی ڕاستە ئیشە سەرچێکی وەرگرتی زانیاری و تۆمارکردن و تاقیقکردن تێیدا و لە کەیسەکانی گەندەڵیە بەڵام لە پاڵ ئەو ئەرکێکی تریشیە ئەو ئەرکەی وە شیارکردنەوەیە و شیارکردنەوەی خەڵکی کوردستان و هاوڵاتیانە لەسەر پرسەکانی گەندەڵی مەترسی گەندەڵی بۆ ئەو چالاکیە کە ئەمڕۆ کرا لە زمینی ئەو بەرنامە ئەو ئەرکانەیە کە لە یاسای دەستی دەستپاچی لەسەر دەستی دەستپاچی گوتنی خراوەتە ئەرک ئەم پرۆسەیە 7 ڕۆژ دەخایەنێ چاڵاشی داهاتوومان لە پارێزگای سلێمانی دەبێت ڕۆژی سێشەممە لە زانکۆی سلێمانی باوکاری کۆلێژی یاسا دەبێت لەوێ چاڵاشی تر لە دوای لە پێنجشەممە هەم لە کولەی لە زانکۆی دۆک بە هاوکاری کۆلێژی یاسا دەبێت لەوێ هەردووچیان دیبیت دەبن کە نوێنەی دەستگاکانی چاودێری بەشداری دەکەن لەگەڵکردنەوەی هەمان پیشانگای کە ئێستا ئەوەی بەڕێز دەیبینن ڕۆژی نوێی 12 چاڵاکیی گەورە دەکرێت لە پارێزگای هەولێر کە هەم ڕۆژی ئەمان ڕۆژی پەسەندکردی پەیماننامەی ڕێکەوتنەوەی نەتەوەی گرتوەکانە بۆ دژایەتی گەندەڵی و دەبێتە کۆتایی ئەو مەراسیمە هیوادارین لەم هەفتەیەدا ئێوەی بەڕێزیش بە بڵاوکردنەوەی ئەو دژمانەی کە ئێمە بەنیازی بۆ هەموو دەستگاکانی بنێرین بەبێ جیاوازی هاوکارمان بن هەم لە ڕێگای ئەنجامدانی بەرنامە و کۆڕ و سیمینار بۆی عەلاقەل ئەم هەفتەیە هەمومان پێکەوە تەکانێک بدەینە پرسی چاکسازی هەرێمی کوردستان بێمان وایە کۆلەگەی هەر پرۆسەیەکی چاکسازی هەر وڵاتێکە ئەوەیە کە بێت دژایەتی گەندەڵی بکرێ بە تایبەت لە وڵاتی ئێمە و لە چوارچێوەی وڵاتی عێراقی خۆتان دەزانن ئەو ئاکامانەی لە بەغدا و لە ناوچەکان ڕاستە کۆمەڵک بابەتە بەڵام کۆرۆکە ئەساسیەکەی بوونی گەندەڵی و نەعەداڵەتیە کە دەبێ ئێمە هەرێمی کوردستان بەڕاستی بە گرنگی وەرچ لێ بڕوانین بۆی هەرێمەکەمان ئارام و سەلامەت بێ دەبێ بە دەستێکی پۆڵاین بە یەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکان و داوم دەستگا ڕسمیەکانی هەرێمی کوردستان پرۆسەیەکی هەمەلایەنەی چاکسازی بەرەو پێش بەرین و ئەوەی ئێمەش دەکرێن هەوڵێکی بچووکە ئەوەتەنی هەڵ و تەقەلایەکی بچووکە لەسەر ئەو ڕێگا دوور و درێژە.